ڕێکخراوە مەدەنیەکان ئەوانەی کە سیمینار و دەورات و ئەوانەی کە قوتابی بە قووەتەکە خاڵێکی تریش ئەوەیە قوتابی خۆشەویستەکان خۆیان و خاڵێکی تریش ئەوەیە حکومەت بەڕاستی زەمی بخوات لەوانەی ئەتوانین چەند ساڵێکی تر ئەتوانین بڵێن هەموو کوردستان لەوەی نیمێ بێتە ئەو شەهادە و لە ماڵە دانیشێ هەتا کەی غەمی ناخۆن هەتا کەی ئەم خەڵکە بخوێنێ یان ئەوەیە دەرگای قوتابخانەکان داخن با خەڵک نەخوێنێ و شەهادەی نەبێ یان ئەوەیە خەڵک تەعیینکەن کاکە ئەم گەنجانە تەعیینکەن ئەم گەنجانە فەوتان خەریکن کریاکن خەریک حەشیشەن خەریکی خۆیان نەفرۆشن خەریک داهەندیسین ئەو گەنجانە فەوتان بۆیە وریابین ئازیزان خۆشەویستان ئەگە حکومەت لایەن نەکاتەوە لەم گەنجانە بەخوا سەری هەموو لایەکمان دەخوا گەنج نابێ دەست بەتاڵ بێ گەنج دەست بەتاڵ بێ ژیانی خۆی ژیان ماڵی بەخوا گوێ لە هیچ نادا گەنجە هەرزەکارە هەموو شتێک دەکات هەتا بەیانی من و تۆ پێی بڵێن ئیسفادەی نییە ئەو گەرەیەکێتی پارە لە گرفانیان بێ ئەو گەرەیەکێتی ئەوەی پێویستاتی ئەوەی کە لە ژیانە مستەقبەل بۆ خۆی پەیدا بکات گەنجێکە تووڕێتەوە مایەک دەڕۆڵ دێ 10,000 دینار لە گرفانیان نییە 1000 دینار گرفانیان نییە ئەم گەنجە چۆن پڕ بکاتە سەر خۆیان سبەینە مستەقبەل لەخۆی بێنێ ئەشێ داوای ژینێک دەکا داوای 10 ملیۆنی لێەکەنێ ئەو بێن مای سەدی بۆ دەرناکرێ لە چۆ 5 ملیۆن 6 ملیۆن دینار بێنێ بەس بۆ هاوسەرگیری خانیەک بکە قەسرێک بکە بەڕاستی گەنج داماوە گەنجی ئێمە زۆر داماوە شوێنێکی نییە بڕا بحەسێتەوە گەنجەکان ببینن وەڵڵا یان بینی بە زەیف پیان دێ شوێنێک نییە لەم شارەوە گەنجانە بڕۆن دانیشن ئیلا بچێ عەرەق بخواتەوە دوو لە ڕوو جەنابتان ئیلا بچێ خەریکی یاری هەتا 12 شەو نازام خەریکی یاریویاری بێ بچێ لە چایخانەکان دوو لە ڕوو جەنابتان دانیشێ شوێنی سەقافەت شوێنێکی وشیارکردنەوە شوێنێ وام گەنجە دڵخۆزانە نییە نازانێ ئەم گەنجە بچۆ بڕوا چی بکە کێ لای لێ بکاتەوە کێ بەدەمی بێتەوە کەس داگیرا ئەی ئەم گەنجە چی بکە ئەی ئەم گەنجە چی بکە خۆت بێژە ئەم گەنجەش بۆ چۆ بڕوا بۆ چۆ سەر خۆی هەڵگرێ ئەو کاتە سەری خۆی هەڵگرنە حەقی مەگران گەنجە بەڕاستی ئەبێ حکومەت غەمی هەموو لایەک بخوا هەموومان بەیەکەوە هەموومان غەمێ خوێندن ئەگەر وا نەبێ بەخوا برا خوێندنە هەشتێکی سادەیە ئەچێتە مەکتەب و مامۆستاکەش ئەچێت دەوامەکەی خۆیەکا بە ئاسایی دێتەوە گەڕێتەوە هیچ گیانی ئەگەر ئەم پێنج شەشە کە من باسم کرد لە خزمەتتانە هەموومان دەست نەخینە ناو دەست یەک ناتوانین زانیاریەکی جوان و باش بدینە ئەو ڕۆڵە شیرین و ئازیزانەمان خۆی گەورە بڵێمان کاکی بەخێر